سڵاو بەڕێزان لە ڕۆژی جیهانی مێتابۆلیزم دەمانەوێت باسێکی کورتی مێتابۆلیزم بکەین بە تایبەتی بزانین مێتابۆلیزم چییە و پەیوەندی مێتابۆلیزم بە تایبەت لەگەڵ قەڵەوی چییە چونکە بەڕاستی ئێستا قەڵەوی بۆتە هۆکارێکی زۆر گرنگی زۆر سترێس و دەیان نەخۆشی لە هەموو جیهاندا ئەگەر باز بکەین بزانین مێتابۆلیزم چییە مێتابۆلیزم بە شێوەیەکی گشتی ئەگەر کورتی بکەینەوە بریتیە لەو کۆمەڵە کارلێکانە و کارلێکانی لە لاشە ڕوودەدا بۆ ئەوەی ئەو خۆراکی کە دەیخۆی خۆراکەکە بێتە وزە هەر لە دەستپێکردنی خواردنی خۆراکەکە پاشان کردکردنی لەلایەن گەدە و دوایی بەهۆی پەنکریاس و بەهۆی زەردا و کە ئاوەکانی ئاوی پێدا دەکا و کەرتی دەکا و پاشان هەڵدەمژرێ پاشان دەچێتە خانەکان پاشان لە خانەکان بەکاردێ هەموو خانەکانی لاشە بۆ بەدەستێنانی وزە ئەم پرۆسسە هەر هەمووی پێی دەگوترێ مێتابۆلیزم مێتابۆلیزم بۆ گرنگە بەڕێزان مێتابۆلیزم خاڵێکی گرنگە بۆ بابەتی قەڵەوی بە تایبەتی یعنی شتێک زۆر گرنگ هەیە دەمەوێت بێڵێم و باسی بکەم شتێک هەیە پێی دەڵێم بەیزل مێتابۆلیک ڕیت ئێمە دەبێ هەمومان ئەو تەفسیلە بزانین یعنی ئەگەر ئەو وردەکاریە بە تەواوی تێبگەین ئەوە بە ئەو بابەتە تقریبا کافیە ئەگەر باسی بکەین بەیزل مێتابۆلیک ڕیت بریتیە لەوەی کە ئینسانی ئاعتیادی هەموو مرۆڤێک پێویستی بە وزەیەکی تایبەت هەیە بۆ بەڕێوەبردننی کارەکانی خۆی یعنی ئەگەر وەرزش نەکا یان جوڵەیەکی زۆریش نەکا پێویستت بە وزەیە بۆ نمونە چاوت پێویستی بە وزەیە بۆ نمونە دڵت پێویستی بە وزەیە کلیەکانت پێویستی بە وزەیە خانەکانت بە شێوەیەکی گشتی مێشکت پێویستی بە وزەیە گوێ لێگرتن و ئەمانەت پێویستی بە وزەیە ئەم وزەیە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە جیاوازە بۆ نمونە کەسی وا هەیە وەکو نمونە دەڵێم ینی کەسی وا هەیە لەوانەیە بۆ نمونە بەیزل مێتابۆلیکی ڕیتی مەسەلەن 3000 کیلۆ کالۆری بێ کەسێکی دیکە لەوانەیە 5000 بێ ئەگەر تۆ ئەوەی کە 5000 ئەگەر خواردنیش زۆرتر بخوا قەڵەو نابێ لەبەر ئەوەی زۆر بەکاری دێنێ هەر بۆیە ئەوە وەڵامی ئەو پرسیارە دەداتەوە کە خەڵکانێکی زۆر هەیە زۆر جاران کە شەکوا دەکەن و دێنە لای ئێمە دەڵێن کاکە دکتۆر ژیان ئێمە وەڵاهی خواردنێکی زۆر ناخۆین لەگەڵ ئەوەش قەڵەوی فەڕاست دەکەن چونکە بەیزل مێتابۆلیک ڕیتی ئەو کەسانە زۆر نییە بۆیە خۆراکەکان زۆر هەزم ناکەن زۆر بەکاری نایەنن و بۆ وزە بەکاری نایەنن لەبەرەوە ئەگەر تۆزێک خواردن بخوا بۆیە قەڵەوی دەکا ئەمە خاڵێکی دیکە جگە لە بەیزل مێتابۆلیک ڕیت تۆ پێویستت بە وزەیە لە کاتی جوڵە کەواتە وەرگرتنی وزە جوڵە ئەو بەیزل مێتابۆلیک ڕیتی خۆت کە چەندە پێکەوە بابەتی قەڵەوی و زیانەکانی قەڵەوی دیاری دەکا بۆیە ئەگەر کەسێک بەیزل مێتابۆلیک ڕیتی کەمە واتە ئەگەر بە کەمترین خۆراک مەسەلەن قەڵەو دەبێ ئەو خۆراکانە هەمووی واز دەبێنێ کە چەوری تێدایە ئەو خۆراکانەی کە وزەی زۆر تێدایە بە تایبەتی لە کاتی مەسەلەن لە کاتی خەو پێش خەوتن لە کاتی جوڵە نەکردن خۆراکی قورس بخوا ئەم خۆراکانە هیچی بەکار نایە هەمووی دەبێتە چەوری و قەڵەوی دەکا ئەمە خاڵێکی دیکە دەبێت جوڵەی زیاد بکە ینی ئەو کەسانەی کە بەیزل مێتابۆلیک ڕیتیان کەمە و بە کەمترین خۆراک قەڵەو دەبن دەبێت جوڵە زۆر بکەن جوڵەکان یعنی بە وەرزش بێ بە ڕۆیشتن بێ ئێوە خۆتان دەزانن بەڕێزان ئێمە ساڵانی ڕابردوو ساڵانی نەوەتەکان کە ئەوانەی کە تەمەنیان لە هەشتایەکان بە خوارەوەیە بە بیریان دێ سەردەمانێک گرانی بوو سەردەمانێک سیارە کەم بوو سەردەمانێک خەڵک بە پێ زۆر دەڕۆی کار و کاسبی دەست زۆر بوو و خۆراکێکی ئەوها زۆریش نەبوو بە تایبەتی ئەو خۆراکانەی کە وزەیان تێدایە ئێمە هەندێک خۆراکی لەوانەیە حیسابی بۆ نەکەین بۆ منە بیبسیە بۆ منە شەربەتە بۆ منە کێکە بۆ منە چەندان خۆراکی بەسیت هەیە کە خەڵک ڕۆژانە دەیخوا لەوانەیە حیسابی بۆ نەکە ئەسڵەن ئەمانە هەمووی وزەیە بۆیە پێشتر ئەوانە نەبوو و جوڵەش زۆر بوو بزانە کەست دەبینی قەڵەو بزانە تەمەشای ڤیدیۆیەکانی ڕابردوو بکەن ئەگەر زۆر بۆ وازحی دەبینن فەرقێکی زۆر هەیە لە نێوان ئەو کاتە و لە نێوان ئێستا بۆیە ئەم بابەتی مێتابۆلیزمە بابەتێکی زۆر گرنگە کە تێی بگەین کە بزانین یان ئەوەتە دەبێت خۆراک بە تایبەتی خۆراکی وزە بەخش و بە تایبەتی ئەو خۆراکانی کە ئێمە حیسابی بۆ ناکەین زۆر جاران وەکو باسم کرد مەسەلەی بیبسیە مەسەلەی شەربەتەکانە مەسەلەی کێکە مەسەلەی حتى جاری وایە چوکلێتێکە جاری وایە شەکرۆکەیەکە جاری وایە ئەمانەی کە ئێمە وا ئەزانین کە هیچی تێدا نییە کەچی ئەمانە هەمووی وزەی تێدایە بۆیە ئەم وزانە زائیدەن کەم جوڵەکردن وا دەکا قەڵەویمان زیاد بکە
جگەلەوەی کە ئێمە بەڕاستی زۆر دەخۆین ئێستا بە تایبەت ئێستا خۆراکەکان خۆش بوونە یعنی سەردەمانی ڕابردوو تۆ مەسەلەن گۆشت کەم بوو خۆراکی خۆشکەم بوو فئینسان طبیعەتی وایە ئەگەر خۆراک خۆش نەبێ تۆ ناتوانانی زۆر بخۆی بەڵام کە خۆراک خۆش بوو مەجبور زیاتر دەخۆی بۆیە دەبێت ئاگات لێبێ ینی بە تایبەت مەسەلەن دەتوانانی تۆ بەشێک لە گەدەت پڕ بکەیەوە بە میوەکان بە تەڕەکان بە سەوزەوات و بەمانە بە ئاو خواردن بە کۆمەڵێک لەوانە و جگەلەوەی کە جوڵەکانی زیاد دەکەی ئەمانە وا دەکا بەڕاستی هۆکارێکی گرنگ بن بۆ ئەوەی ئەو قەڵەویە خراپەی کە ئێستا تووشی هەموو جیهان بووە ئەمانە کەمتر بێتەوە زۆر کەمتر و زیانە گەورەکانی بە هەموو دەمارەکان کە بە کێشەکانی زەخت و شەکر و کێشەی دڵ و کێشەکانی چەوری جەرگ و کۆبوونەوەی چەوری جەرگ ئێستا بڕواناکەم هیچ عائیلەیەکە بێ هیچ کەسێکە بێ چەند کەسێکی نەبێت چەند خزمێکی نەبێ چەوری جەرگی نەبێ ئەمانە هەمووی بەڕاستی ڕوو لە زیاد بوونە بۆیە ئێمە دەبێت لەو بابەتە تێبگەین و دەبێت یعنی زۆر کاری لەسەر بکەین و دەبێت زۆر وریابین بەڕاستی چونکە ئینسان من هەموو جارێ وشەیەک هەیە زۆر دووباری دەکەمەوە دەڵێم مردن شتێکی سابتە یعنی ئەمە مەجالی تێدا نیە ئێمە وەکو موسڵمان هەموو کەسێک بڵێن تەمەنێکی تایبەتی هەیە یعنی بۆ نمونە تۆ 6 ساڵ دەژێی یان 70 ساڵ دەژێی کوا ئەو 15 ساڵی ئەخیری ژیانت بەخۆشی بێ بە وزەیەکی باش بێ بە سەحەتێکی باش بێ بە تەندروستیەکی باش بێ و خزمەت بە خەڵک بگەێنی کوا ئەوەی بەعکسەوە ئەو چەند ساڵی ئەخیری هەموو کۆمەلگا پێتەوە بناڵێن خزم و کەسەکانت پێتەوە بناڵێن و هەرچی تەندروستی هەیە پێڕانەگا چارەسەرت بکە کامیان هەڵدەبژێری خۆ بابەتەکە لەوە نییە کە تۆ ئایا مەسەلەن دەمری یان نامری چونکە مردن بەدەست خۆیە بەڵام پرسیارەکە لەوەیە تۆ ئەو ساڵانەی ئەخیری تەمەنت یعنی کاتێک کە گەنجی کاتێک کە 14 و 15 و 20 و هەتا 30شی لەوانەیە هەستی پێ نەکەی بەڵام دوای ئەوەی کە لە 45 ساڵی بەسەر دەکەوی ئەو کاتە هەستی پێ دەکەی ئەم چەند ساڵی ئەخیری تەمەنت زۆر بە زەحمەتی دەبێت تۆ دەبێت تۆ بەڕاستی دادوەربی بزانی کامە ڕێگا هەڵدەبژێری فبۆیە ئەم بابەتانە ویسمان کورتەیەکی بچووک باز بکەین بە هیوای ئەوەی ئینشاءالله هەموو لایەک تەندروست بێ تەندروستێکی باش بێ و هیوادارم سوودمان لێ وەرگرت بێ و هیوادارم جێبەجێی بکەین زۆر سپاسی هەموو لایەک دەکەین دەستان خۆش میهرەبانی دڵسۆزی و لێزانی